بە پشتیوانی خوای پەروەردگار سەبارەت بە بابەتێکە زۆر گرنگە ئینسانی باوەڕدار ئاگای لێبێت کە ئەوش بابەتی خطوڕەتی هاوبەش بڕیاردانە بۆ خوای پەروەردگار کە شەریک قەراردان بۆ خوای پەروەردگار گەورەترین جەریمەیە و گەورەترین تاوانە و بگرە گەورەترین زوڵم و ستەمە لە خوای پەروەردگار ئەکرێت. بۆیە براکانم خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە بۆ عیبادەتی، بۆ ئەوەی بە تاک و تەنها خوای گەورە بپەرستین و لەو لاشەوە ئێمەی وریا کردوتەوە لە دەردێک کە ئاگامان لێ بێت کە تووشی نەبین، چونکە ئەگەر تووشی بین ئەوە تەوحیدەکەمان تێکەدات و لە ناوێ بات کە ئەوش هاوبەش بڕیاردانە بۆ خوای پەروەردگار. ئەم باسە سەرەکیترین باسە کەوا پێویستە ئینسانی مسلمان بە ئاگا بێلی و غافڵ نەبێلی و ئەم باسە سەرجەم پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت داویانە بە گوێی ئوممەتەکانیان و قەومەکانیان و خزمەکانیان کە مافی خوای پەروەردگار پێشێل نەکەن و هاوڵ و هاوتا و شەریکی بۆ بڕیار نەدەن، چونکە هاوتا و شەریک بڕیاردان بۆ خوای پەروەردگار خودی هەموو کردەوەکانت پوچەڵەکاتەوە. خوای پەروەردگارە فەرمێ وَلَقَدْ أُوحِيَ إِلَيْكَ وَإِلَى الَّذِينَ مِنْ قَبْلِكَ لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. خوای پەروەردگار مخاطبەی محەممەدەکە عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئێمە وحیمان بۆ تۆ نارد و بۆ ئومەتانی بەر لە تۆ لئن أشركت ليحبطن عملك. گەر بێت و ئەی محەممەد صلى الله عليه وسلم هاوتا بۆ خوای گەورە دابنیت، شەریک بۆ خوای گەورە دابنیت لەیەحبەطەن عەمەلوک، ئەوە هەرچی کردەوەی چاکەتێ هەمووی پوچە بێتەوە و بەتاڵە بێتەوە. کەواتە ئەو کەسەی کەوا هاوبەش بۆ خوای گەورە بڕیارەدات خوای پەروەردگار هەموو کردەوە چاکانی هەڵەوەشێنێتەوە. وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. هەر ئەوە نا ئینسانی مشرک خوای پەروەردگار بەهەشتی لێ حرامەکات. قال تعالى إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. هر کەسێک هاوبەش بۆ خوای گەورە دابنات، شەریک بۆ خوای گەورە دابنات، ئەو فقد حرم الله عليه الجنة، ئەو خوای پەروەردگار بەهەشتی لێ حرامەکات. ومأواه النار، بەهەتا هەتای لەناو دۆزەخە بنێتەوە خوای پەروەردگار پەنامان بدات. چونکە هەر کەسێک هاوبەش بۆ خوای گەورە دابنێت ئەوە ئەگەر بێت و تەوبەی لێ نەکات بەر لە مردنی، ئەگەر بە شرکەوە وەفات بکات قەتحەن خوای پەروەردگار لێی خۆش نابێت. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما، يعني فقد ضل ضلالا مبينا. خوای پەروەردگار ممکنە لە هەموو تاوانێک ئەگەر کەسێک زینای کرد بێت، قەتلی کرد بێت، سووی خوارد بێت، عەرەقی خوارد بێتەوە، ئەمانە هەمووی لە ژێر مەشیئەتی خوایە. بەڵام خوای پەروەردگار إن الله لا يغفر أن يشرك به، خوای پەروەردگار لە هاوبەش بڕیاردان خۆش نابێت، چی شرکی گەورە بێت و چی شرکی بچووک بێت. لا يغفر أن يشرك به، بەڵام ويغفر ما دون ذلك، بەڵام لە شرک بە خوارەوە، زینایە، عەرەق خواردنە، بەرتیل خواردنە، سوو خواردنە، ممکنە ئەمە لە ژێر مەشیئەتی خوایە بێ. إن شاء عفا عنه وإن شاء عذبه، لە ژێر مەشیئەتی خوا بێت، ممکنە بیبەخشێت و لێی خۆش بێت، بەڵام لە شرک خوای پەروەردگار قەت خۆش نابێت ئیلا ئەگەر خاوەنەکەی بەر لە مردنی تەوبە بکات و بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. کەواتە برا بە ڕێزەکان و خوشکە بە ڕێزەکانم، زۆر خەتەرە دەبێ ئاگامان لە خۆمان بێت. بۆیە بە پێویستم زانی ئەم بابەتە هەندێ دیاردە لە کۆمەڵگای ئێمە کە شرکە و زۆر بڵاوە
بە ئومێدی ئەوەی کەوا باسی بکەین ئێوەی بەڕێزش سوودی لێ ببین ئینشاء الله. با بزانی شرک چییە و معنای چییە و دیاردەکانی شرک چین بۆ ئەوەی خۆمانی لێ بپارێزین. بۆیە خەڵکانێک وا تێگەشتوونە شەریک بۆ خوای گەورە دانان ئەوەیە کە تۆ بیرروباوەڕ دوابێ کە دوو خوا هەیە، وا دەزان بەس ئەوە شرکە، وا دەزان بەس ئەوە کوفرە. یان خەڵکانێک وا حاڵی بوونە کوفر و شرک ئەوەیە کە تۆ جنێو بەخوا بدەی بەس، یان جنێو بە پێغەمبەری خوا بدەی صلی الله عليه وسلم. بەڵێ ئەمانە کوفرن. هەر کەسێک جنێو بەخوا بدا و پێغەمبەری خوا بدا صلی الله عليه وسلم ئەمە بێگومان لە دایری ئیسلام و بازنی ئیسلام دەرچێت دەرەوە. بەڵام کوفر یاخود شرک بەس لەو بازنەیە نییە. یان خەڵکانێک وا تێگەشتوون هاوبەش بۆ خوا بڕیاردان ئەوەیە کە تۆ نوێژ بۆ غەیری خوا بکەیت یان ڕۆژوو بۆ غەیری خوا بگریت. نا، گشتیترە براکانم. ئەم تاوانە هەر ئەوە نییە کە تۆ نوێژ بۆ غەیری خوا بکە یان ڕۆژوو بۆ غەیری خوا بگریت. هەر ئەمە عیبادەت نییە. عیبادەتی ترمان زۆر هەیە. بۆ نمونە خەوف و ڕەجا، خەشیە، ترسان لەخوا، ئەمە عیبادەتە، ئەبێ بۆ خوا سەرف بکرێت. تەوەکل و اعتیماد و پشتبەستن بەخوا، ئەمە عیبادەتە. پاڕانەوە، هاوارکردن و داوای فریاکەوتن دەبێ بەس لە خوای گەورە داوا بکەیت، ئەمانە هەمووی عیبادەتە. ملکەچی، ئینابە، ئەمە عیبادەتە. وهروەها نەزرکردن، حەیوان سەربڕین، ئەمانە هەمووی عیبادەتە، دەبێت بۆ خوای پەروەردگار سەرف بکرێت، نابێت بۆ غەیری خوا بێت. کام لەم عیبادەتانە بۆ غەیری خوا سەرفت کرد ئەوە تووشی شرک بوویتە و لەیەحبەطەن عەمەل و خوای گەورە پەنامان بدات. بۆیە یەکێک لە دیاردەکانی شرک و هاوبەش بۆ خوادانان بریتیە لە سەرفی دوعا واتە پاڕانەوە بۆ غەیری خوای پەروەردگار. خەڵکانێکن داوا لە خواکەن و دەپاڕێنەوە لە خوا، بەڵام لەو لاشەوە داوا لە پێغەمبەرانەکەن سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، داوا لە فریشتەکانەکەن، هاوارەکەنە پیاوچاکان، داوا لە قەبرێکە کات، داوا لە پیاوچاشێکە کات، لە شێخێکە کات، لە مامسەیدێکە کات، هاوارە کاتە کاگەحمەوی شێخ، هاوارە کاتە شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوایان لێبێت کە ئەمانە پیاوچاک بوونە، بەڵام بۆ ئەم هاوارکردنت بۆ غەیری خوایە، بۆ سەرفی ئەو عیبادەتت کرد بۆ غەیری خوا. چونکە خوای پەروەردگارە فەرمێ والذين تدعون من دونه ما يملكون من قطمير. ئەو کەسانی جگە لە خوای پەروەردگار هاواریان پێکەن ما يملكون من قطمير، تەنانەت موڵکی قطمیریان نییە. قطمیر چییە؟ زانایانە فەرموون کاتێک خورمایەک ئەیکەیتە دوولەتەوە پەردەیە تەنیکی تایە لە ناو تۆکڵەکەیە یاخود لە ناو لەسەر ناوکەکەی، ئەو پەردە تەنەکە پێوترێ قطمیر. ئەوانەی کە لە غەیری خوایە هاواریان پێکەن موڵشی ئەو پەردە تەنکەیان نییە. ئێتخوا هاوارکردنە شێخ عەبدولقادری گەیلانی و یاخود پیاوچاکێک یاخود مامۆستایەک کە توانە و دەسەڵاتی ئەوەی نییە کە وەڵامت بداتەوە، کە توانای ئەو پەردە تەنکەی نەبێت بۆ هاواری پێکەیت. ئەو خوای پەروەردگارەکەوە لەه مولک السەماواتی والئەرض، ئەوەی کەوا مردووە با پیاوچاکش بێ نابێ هاواری پێ بکەیت. خوای پەروەردگار زیاتر بۆمان شیەکاتەوە، ئەفەرمێ ئین تەدعوهم لا يسمعوا دعاءكم، إن تدعوهم لا يسمعوا دعاءكم. ئەگەر بێت و هاواریان پێ بکەن ئەوان گوێیان لە ئێوە نییە، ئەوان مردوون، ئەمان زیندوو نین. ئێگەر زیندوو بێ ئێمە بۆ ناشتومانە، کەواتە ئەمانە مردوون. یا ئەبەتی لیمە تعبد ما لا يبصر ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا. ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێت مناقەشە و گفتوگۆ لەگەڵ باوشێکە کە بێ باوەڕە، پێی دەڵێ ئەی باوکەی شیرینم، بۆ هاوارەکەیتە شتانێک کەوا نەئەبینێت نەئەبیستێت و هیچ دەسەڵاتێکی نییە. بۆیە ئەو خوای پەروەردگارە کەوا سەمیع و بەسیرە. بەڵام ئەمانە ئەگەر ببینن و ببیستن توانای ئەوەشیان هەبێ وەڵامتان بدەنەوە،
ئەو کەواتە ئەمانە خوان بەڵام ئەمان ناتوانن چۆنە بێ هاوڕکەیتان پدانە یان ئەم سەنەمانە یان ئەم مەرقەدانە یان ئەم پیاوچاکانە یان ئەو خۆڵە یان ئەو کەڵەکە بەردا یان ئەو مەحەجەرێ نابێ هاواری پێ بکەیت. ئین تەدعوهم لا يسمعوا دعاءكم